پشتی کوشتنا 31 کەسان دوو ڕیدانên جودادا سەرۆک ترامپ نەژادپەرستیە شەرمەزار دکا. سەرۆکی تورکیا گەفا دەست پێکردنا ئۆپراسیۆنێکی لە ڕۆژهەڵاتە فوراتێ دکا. و خەڵکێ گوندێ کوولەجۆرێ گەرمیانێ باوەڕ دکن گۆڕا بە کۆمەڵە نوهاتی دیتن یا کەس و کارن وانە. سڵاو و ڕێز و هیڤیەن دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە میدوارم دەمێنی خۆش وەلمان بوونە سەر. سەرۆکی وڵاتە یەکگرتووەکان لە ڕۆژی دووشەممە داوای چاکسازی لە یاساکانی تەندروستی دەرونی کرد وەکو وەڵامداناویەکی دەمەودەست پاش ئەو ڕووداوانەی کە پیاوانێکی چەکدار لە ماوەی 13 کاتژمێردا بەلای کەم 31 کەسیان لە دوو ڕۆژی جیازدا کوشت. ترامپ هەروەها ئاماژەی بە هەندی ئاراستە وەکو ڕەگەزپەرستی و باڵەدەستی سپیەکانی کرد و دەڵێت ڕق و کینە لە ئەمریکادا شوێنی نییە. هاوڵاتیان لە شاری ئێلپاسۆی تەکساس و دەیتنی ئۆهایۆ شوێنی کۆمەڵکوژەکانی ئەم دوایەدا لە درێژایی شەو تا بەیانی مانەوە. سەرۆک ترامپ کە لە کۆشکی سپیەوە دووە تەقەکردنەکانی بە بەدکارانە و دەڕەندەناو برد و سەرخۆشی بۆ خانەوەدەی کوژاوەکان دەربڕی و داوای کرد هاوڵاتیان پێکەوە یەکگرتوو بن بۆ دۆزینەوەی چارەسەریەک بۆ کۆمەڵکوژەکان. ئەو ئاماژەی بە هەندی لەو ئاراستانەدا کرد کە جێگای نێگەرانیە و لەم ساڵانەی دوایەدا لە وڵاتەکەدا سەری هەڵداوە. ئێمە دەبێ چاکسازی لە یاساکانی تەندروستی دەرونی بکەین بۆ دەستنیشانکردنی ئەو کەسانەی گرفتی دەرونیان هەیە و لەوانەیە توندوتیژی ئەنجام بدەین و دڵنیا بین ئەو کەسانە نەک هەر تیمار بکرێن بەڵکو لەو کاتەی پێویستیشە ناخواستە زیندانی بکرێن. نەخۆشی دەرونی و کینەیە کە دەمانچە ڕادەکێشێ نەک دەمانچە. سەرۆک ترامپ هەروە تاوانباری یاریەکانی ڤیدیۆ و ئینتەرنێتی کرد بۆ ئەو کۆمەڵکوژیانە وەبتی نەخۆشی دەرونیەکان دەبێ چارەسەر بکرێن. وڵاتەکەمان دەبێ بە یەکدەنگ شەرمەزاری ڕەگەزپەرستی و باڵادەستی سپیەکان بکات و دەبێ ئەم جۆرە ئایدۆلۆجیای بەدکارانە ببەزێنێ. ڕق و کینە شوێنی نییە لە ئەمریکا. کینە مێشک تێک دەدات و دڵ وێران دەکات و ئاگر لە هەست و دەروون دەدات. سەرۆک ترامپ هەروەها داوای بەریاری مردنی کرد بۆ ئەو کەسانەی کۆمەڵکوژی و تاوانەکانی ڕق و کینە دەکەن. کریستۆفەر شاو کۆمیسیۆنەری شاری دەیتن بێزاری خۆی دەربڕی لەبارەی یاساکانی چەک. ئێمە لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا زۆر خەمناک بووین، بەڵام لە ڕاستیدا ئێستاکە هەڵدەگەرێتەوە تووڕەیی لەبارەی کەمی جوڵانەوە لەبارەی کۆنتترۆلی چەک. ئێمە یەکەمین کۆمەلگان نین کە توندوتیژی چەک کاریگەری لەسەر هەبووە و دواترینیش نابین. بەڵام ئێمە ئێستاکە پێویستە شتێک بکەین و لەو بڕوایەدام خەریکە ئێستاکە کار دەکەین بۆ هاندانی دەستەی یاسادانەران و حکوومەتی فێدراڵ بۆ بەرەو پێشچوون لە بەرپرسارەتی کۆنتترۆلکردنی چەک لەم کۆمەلگایە و لەم وڵاتەدا. هەروەها چەندین لە دیموکراتەکان شەرمەزاری سەرۆک ترامپ بۆ قسەکانیان کرد لە بەرامبەر کۆمەڵکوژیەکانی ئێلەتەکانی تەکساس و ئۆهایۆ. ڤێرۆنیکا ئێسکۆبار لە خانمە ئەندامەکانی کانگرس لە ئێلپاسۆوە دەڵێت ئەو ژینگە ڕامیاریە ژاراوەییە لەوانەیە هاندانێک بێت بۆ توندوتیژی. ڕەگەزپەرستی باڵادەستی و کینە دەرەنجامێکی کوشندەی هەیە. دەرەنجامێکی کوشندەی هەیە بۆ سوکایەتیکردن بە بوونەوەری مرۆڤایەتیانەی مرۆڤە هاوکارەکانمان. لە ڕۆژی دووشەممە لە ئێلپاسۆ ژمارەی مردنەکان گەیشتە 22 کەس پاشەوەی 2 کەسی تر بەهۆی برینەکانیان لە نەخۆشخانەکاندا مردن. لە پێشدا سەرۆک ترامپ ئامادەگی خۆی دەربڕی بۆ لێکۆڵینەوە لە ڕابردووە ئەو کەسانەی چەک دەکڕن و لێکۆڵینەوە لە ڕابردووی کەسەکان چەند مانگ لەمە پێش لەلایەن ئەنجومەنی نوێنەران کە لەلایەن دیموکراتەکانەوە کۆنتترۆل کراوە پەسەند کرا. بەڵام لە سینات بەهۆی بەرهەڵەسی لەلایەن هاوکارانی ترامپ گیری خوارد. سەرۆک ترامپ بریاڕای ئەمڕۆ سەردانی ئێلپاسۆ و دایتن بکات. و سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان گەفا دەستپێکردنە ئۆپراسیۆنێکە چەکداری لە ڕۆژهەڵاتە فوراتی لە سووریەدا دکا. سزای تەمەلی هاوسەرۆکی هەدەپە وتی ڕامێرزانەکان دەبی کۆ ببنەوە بۆ دانەساندن لەسەر هەڕەشەکانی تورکیا.
Serokkomarê Tirkiyeyê Recep Tayyip Erdogan roja yekşemê di bernameya vekirina rêya di nav İstanbul û İzmîrê de di axaftina xwe de got ew li Rojhilatê Firatê li Bakurê Sûriyeyê dest bi operasyoneka nû dikin. Erdogan peyamên xwe li ser CHP da û got CHP û Kiliçdaroglu bi siyaseta xwe pişt li terorê derdkevin. Serokkomarê Tirkiyeyê Recep Tayyip Erdogan li ser amadekariya operasyonên Rojhilata Firatê wiha axivî. Bize gözdağı vermenin peşindeydi. Xwest li ser operasyona Efrînê gefan li me bike. Lê me guh nedawî. Em ketin Efrînê. Em ketin Cerablos û Elbabê. Niha jî em ê bikevin Rojhilata Firatê. Me ev hezra xwe bi Amerîka û Rûsya re jî parvekir. Heta ku ji wan deveran êrişên tacîr dewam bikin, nemûmkîn e ku em bêdeng bimînin. Sebra me heta dereceyeke. Di pirosa sendina sîstema mûşekên S-400 em bi gelek zextan re rûbirûman. Lê CHP bêdeng ma. Her wekî ku piştwan aliyan digire. Hevserokê Partiya Demokratîk a Gelan HDP Sezai Temelî jî di encama konferansa HDP de li Amedê li dijî operasyonên Tirkiyeyê bi ser erdê Bakurê Sûriye û Iraqê peyaman da. Birêz Temelî got, li Rojava û li Bakurê Sûriyeyê Tirkiye polîtikayên rakêşan dimeşîne. Her wisa destpêkêşana tevgera leşkerî û gefên operasyonê ji bo aştiya herêmê jî gelek giring e. Kuzey ve Doğu Suriye'ye yönelik gerginliği tırmandıran Li Rojava Bakurê Sûriyê Tirkiye polîtikayên rakêşanê dimeşîne. Tirkiye dezvekêşana tevgera leşkerî û gefên operasyonê ji bo aştiya herêmî gelek giring e. Ji bo vê coğrafyayê siyaseta tang û topan û şer na. Divê bi hemî aktorên siyasî yên herêmî ramûzakere bidin destpêkirin. Ya şert ew ku di çarçûvaya kêtiya Sûrî de bi demokrasiya xwecihî avakirina rejêmek wekhev azad û demokrat be. Ji bo wê jî nameya Birêz Öcalan ya ku di dûy gulanê de bi avokatên xwe re hinartibû pir giring e. Deklarasyona ji heft xalan pêk tê ji bo çareseriya li herêmê pir giring e. Ji bo wê jî divê rêya avokatan û siyasetvanan bu hevdîtinên Öcalan bêvekirin. Ji ber ku ev ji bo aştiya herêmî pir giring e. Bi salan e Tirkiye operasyonên leşkerî li ser Bakurê Sûriye û Herêma Kurdistana Iraqê pêk tîne. Lê di encama van operasyonan de tu tiştekî bi dest nexist. Lê huzur û can û paşeroja gel hat windakirin. Sezai Temelî got ji bo dawî li aloziyên di nav Kurdan de were divê her aliyên civakî ên Kurdan misyoneka dîrokî hilgirin ser pişta xwe. Di rojên dawî de li ser kampa Mexmûrê jî ambargoyek pêk tê. û li ser erdê Kurdistanê Tirkiye operasyonan didûmîne. Divê Parlamentoya Kurdistanê li hembervan polîtîkayan tedbîran bigire. Ev helwez dê xizmetê bike ji bo yekêtiya Kurdan ya netewa demokratîk. Yekêtiya netewî divê di ser berjewendiya partiyan û take kesan rabe. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. لە کۆمەڵکوژەکانیان فالدا دانیشتوانی گوندی کۆڵەجۆی هەمەجان لە ناوچەی گەرمیان 117 کەس لیان کوژرا بوو. ئەوان لەو بڕواایەدان ئەوانەی لە گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوەتا دوزەرەوەنتەوە هەروانن. ئێرە گوندی کوڵەجۆی حەمەجانە لە دەڤەری گەرمیان کە دانیشتوانی ئەم گوندە بە چڕی بەر شاڵاویان فال کەوتون و گومان دەکرێت قوربانیانی نێو گۆڕە بە کۆمەڵەکەی پارێزگای سەماوە خەڵکی ئەم گوندە بن. ئەوەی گومانەکانی چڕتر کردوتەوە کە قوربانیانی نێو گۆڕە بە کۆمەڵەکە دانیشتوانی ئەم گوندە بن. ئەوەیە کە تەیمور عەبدوڵڵای ڕزگار بوویان فال خەڵکی ئەم گوندەیە و دەڵێت لەم گۆڕە ڕزگاری بووە. بەڵام 117 کەسمان ئەنفالە و بێسەروشۆنە گومانەکەین لەو گۆڕەوە کۆمەڵایە کە تەیموری تیا ڕەمیکراوە. تەیمور خۆی بە چای خۆی بینیەتی لێوا بووە کە ڕەمیکریان هەتا ئەوکە لە خۆشکانم بچکەکان گولەیەدا لە دەزیتی ساق و سەلیم بووە. دایک مفچەکەدا لە تۆ قسەری بۆ ئێمەکەی ئاواڵتەکانە لەسەر دەم کەوتیە. میمکێک ماوە پشتی کرێتە جوندەکان کە تەخیان لێکردی ڕووی دەدە شاڵەکە ئەو بتەویەکە لەبەر لە ترسانە. هەرچی ینی کەسوکار ئێمە لەو گۆڕەوە کۆمەڵاکە ئیسا خەریکن هەڵیادەنەوە. لەوەتەی گۆڕە بە کۆمەڵەکەی پارێزگای سەماوە هەڵدراوەتەوە. گوندی کوڵەجۆی حەمەجان ئارامی تێدا نەماوە. هەمووان چاوەڕێی هەواڵی ئاشکراکردنی قوربانیانی نێو گۆڕەکەن. پورە عیسمەت کە لە پرۆسەی ئەنفالدا گیراوە و دواتر ڕزگاری بووە دەڵێت لەو ڕۆژەوە گۆڕەکە هەڵدراوەتەوە. خەو نەچوەتە نێو چاوانی. لا ئەوانم بیرەکەوتەوە چۆن لە یەک بڕیاین و چۆن ئامانە لیاوان چۆن ئافەوتیان و چۆن ئاماڵمان کاول بوو خۆشک جوانم و برای جوانم و خۆی زای جوانم و گشتیان لێ تەیموراونە لە گۆڕەوە کۆمەڵە.
ئەم خانووە ڕووخاوە ماڵ تەیمور عەبدوڵایە لە گوندی کوڵەجۆ ئەوانەی ڕۆژگارێک لەم خانوەدا نیشتەجێ بوون جگە لە تەیمور سەرجەمیان ئەنفال کراون ئێستا کە سوکارەکەیان چاوەڕێی چارەنووسی ئێسک و پرووسکی ئەوانن کە ڕۆژگارێک لەم خانوەدا ژیاون ئیتر چاوەڕێمانە حکوومەتێکی زلیێت بێتە سەر ئەم شوێنە بیبینێ لەبەرەوە بزانێ ئەم ژن و مناڵە تاوانیان چی بووە ئەم حکوومەتە وای پێکردین ئایا خەتایان چی بیە برا ئەوە زەلام بێژین زەلامە و شەڕێکە لە حکوومەتە خەتای هەیە بەڵام ئایا ئەم ژن و مناڵە خەتایان چی بوێ حکوومەت ئاوای پێکردن کەرەکمانە حکوومەتێکی زلیێز و حکوومەتێکی خارجەکان بێن بیبنن ئەم گۆڕەوە کۆمەڵە کە ئەمە گشتی مناڵە و ژنە و بێدەسڵاتێک حکوومەت ڕەمی کردی گۆڕە بە کۆمەڵەکەی پارێزگای سەماوە 171 قوربانی تێدا بووە هەموو ئەو گوندانەی گەرمیان کە بەر شاڵاویان فال کەوتون چاوەڕوانی پشکنینی ڕووفاتەکان و ئاشکراکردنی ناسنامەی قوربانیەکانن بەو پێی کە سوکاری قوربانیەکان دەیانەوێت بە ئێسک و پرووسکی ئازیزانیان شاد ببنەوە دڵشادنوەرە دەنگی ئەمریکا گەرمیان ڕێبەرن دەسەڵاتدارین نوێن هەرێما کوردستانە عێراقی دەبێژن ئەوەی پێنگاوی نو بەرەو بەغدای پابێژن بۆ چارەسەرکردنا پرسن چەندین ساڵان دنێڤبەرە هەردوو ئالیاندا بێ چارەسەر ماین ژوانە فرۆتنا نەفتی گەلۆ پێنگاوی نو وێ چاوا بن و گەلۆ بەغدا وێ بچ مەرجان دەریین خوا لە پێش کوردان بەکە سەرکەوت شەمسدین ئەندامی پەرلەمانی عێراقی میوانی کۆتکۆنکشنە زۆر بە خێر بێیکە بە هاتنی جەنابەت دەستپێکان و سەرەتای نوێ بە چ شێوێک دەبێت بەڵێ سپاس ئەوە دیارە لە یەکێک لە وتارەکانی سەرۆکی حکوومەتی تازە مسعود بەرزانی باز لەوەکە کە یانوێت سەرەتایکی نوێ لەگەڵ بەغدا دەست پێ بکەن لە ڕاستیە ئەو سەرەتا نوێ و دەستپێکردنە ئاماژەیەکی ڕوونە کە حکوومەتەکانی پێشووتر سیاسەتانی پێشووتر بە سەرکردایەتی پارتی لە بەرامبەر بەغدا هەڵە بووە بۆیە سەرەتایکی نوێمان پێویستە ئەوە دانانێکی ڕوونە حکوومەتی هەرێم بڵێ بەڵ حکوومەتی هەرێم کە پارتی سەرکردایەتیەکە ینی ئەوە سیاسەتی بەغدا بەدەستی پارتی دموکراتی کوردستانەوە بۆ پەیوەندیەکانی دەرەوە سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەت بەدەستی ئەوانەوە بووە ئەمە دانپێنانێکی دروستە لە بەرامبەر ئەو هەڵانەی کە لە ڕابردووە کردویانە بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە ئەم سەرەتا نوێیە بریتی نییە لە دەستلێمکردنی 250,000 بەرمیل بە بەغدا سەرەتایەکی نوێ بریتە لە گۆڕینی ڕوئیای خۆت بەرامبەر بەغدا بریتە لەوەی بینین ڕوئیای نوێی بەرامبەر بەغا مەسلەی نەوت مەسلێکی گەورەیە لە بینی بەغاوارێمە چەندین ساڵە لەسەر ئەوە کێشەکانە دروست مەسلەکات بەغا بەپێی ڕێکەوتنەکان بەپێی دەستور بەپێی هەموو یاساکان دەبێ هەرێمی کوردستان 250,000 بەرمیل ڕۆژانە بفرۆشێ بیدا بە ڕێگای عێراقەوە بەڵام هەرێمی کوردستان تا 500,000 بەرمیلیش ڕۆژانە بە ڕێگای تورکیا دەفرۆشی ئەمە ئەم خۆی تاوان کێشەی نەوە دوێکێک بۆ لەو کێشانەی کە پێشتر نەمان بووە ئەوە بەهۆی سیاسەتەکانی هەرێمی کوردستانە بۆ بە کێشە و عەرقەلە لە بەردەم ئابووری هەرێمی کوردستانە ئێمەمان وایە بەهۆی نەوت و 250,000 بەرمیل نەوتیان بەرژەوەندی کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک گروپ و عایلە کە بە دەوروبەری ئەو نەوتەوەن ناتوانین هەوڵاتیان هەرێمی کوردستان بکەین و بارمتەی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان چیتر و هەرێمی کوردستان هیچ دەرفەتێکی تری لە بەردەمان نییە جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و ئەم دەرفەتە کە عادل عەبدولمەهدی پێ یاون دەرفەتێکی زێڕینە و هەوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن کە نیازپاکی عەبدولمەهدی نەبووایە ئێستا کێشەکانی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لە ئێستا خراپترە بوو لەبەرەوە هیچ هەنگاوێک لەلایەن هەرێمی کوردستان نەنێراوە بە ئاڕاستەی باشە بەڕاستی بەغدا بۆی ئێمە چاوەڕوانەکەین ئەم حکوومەتە دوا دەرفەت لە بەردەمیایەتی کە ئەم چەند مانگەیە تاوەکو ساڵی تازە کێشەی نەوت چارەسەر بکات بەوەشەوە هاوڵاتیان لە بارمتەگرتنی مەلەفی نەوت لەگەڵ عێراقا ڕزگارکە بۆی بچینە سەر مەلەفە گرنگەکانی تر بەڵێ باشە عەبدولمەهدی کە وەکو جەنابەت دەڵێی کە فرسەتێکی دا کوردەکان بۆ ئەوەی ئەوە نە هەنگاوی نوێ برین بە چ مەرجێک مەرجەکە بریتە لە ئیلتیزامکردن بە دەستور و بە یاساکانی عێراقەوە بریتە لە یاسای بودجەی عێراق کە بریتە لە 250,000 بەرمیل بریتە لە دەستوری تەسلیمکردنی بە سۆمۆ بریتە لە بەرگە دەستوریەکان کە بریتە لە هاوبەشیکردن لە داهاتی خاڵە سنووریەکان ئیدارەدانی خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان کامانە دەستورین و پێکەوە کارکردنی هێزە ئەمنیەکانی هەردوو لە نەگۆکو دژمن سەریەکتریکەن بەڵکو وەکو هاوبەش سەریەکتری بکەن ئەمانە کۆمەڵێ خاڵەکە بۆ ئەوەی تۆ سەرەتایکی نوێ لەگەڵ عێراق دەست پێ بکەی و عێراق ئامادەیە بۆ ئەو سەرەتا نوێ ئەو کێشەی ئاسایش لە بینی هەرێم و بەغادا کەرکووک بە درەجەیەک شنگال ئەوجا هەموو جارێک ئەو کێشە هەبووە یعنی ئەمە هەرێمی کوردستان چی دەکات ئێستا داوا دەکات کە
يعني زۆر جار لە ڕاگەاندن و خیتابی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان بە تایبەتیش پارتی ئەوەیە کە هێزەکانی حەشدی شعبی و هێزەکانی عێراقی لە کەرکووک دەرچوون لەو شوێنە دەرچن لە شنگال دەرچن ئەو شتانە خۆی عێراق چون ئێمە کە عراقیش خەنگاوی ناوە بەرەو ئاساییکردنەوەی دۆخی ناوچە ڕزگارکراوەکان و هەموو شارەکانی تری عراق و هەتەنانە ناوچەکانی تری ئەنبار و سەلاح الدین و حتا بەغداد کە حەشدی شعبی و جەیش لە ناو شارەکان بچنە دەرەوە و بچنە مەلەفەکە تەسلیمی پۆلیس بکرێ بەڵام ئەمە مەرجی پارتی نیە لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان پەیوەندێکی بەهێز لەگەڵ حەشدی شعبی هەیە لە مووسڵ بێکەوە پارێزگاریان هەڵبژاردووە و بزنس و کۆمپانیاکان لە نێوانیان هەیە ئەمە بەڕاستیە بیان و دۆزینەوەی لەوەی کە لە کەرکووک ڕەنگە پارێزگارەکە لەوان نەبێ ڕەنگە ئەوان وەکو جاران نەتوان سەیتەرە بەسەر سەرۆت و سامانی کەرکووک بکەن بەلای ئێمەوە ئەوە کە گرنگە خەڵکی کەرکووک بتوانێت ڕزگاری بێ لە دەست مافیاکانی نەوت و ڕزگاری بێ لە دەست تعسوبی قەومی چ کوردی بێ چ عەرەبی بێ چ تورکمانی بێ بتوانن ئاسایی بژین ئەمانەیە کەرکووک وەکو شارەکانی تری عراق هەڵبژاردن بە شێوەیەکی ئاسایی بکە پارێزگارێک هەڵبژێرێ کە لە خەڵکەکە بێت لە خەڵکی کەرکووک لەوێ دابنیشێ نەک سلێمانی نشین و بەغداد نشین و هەولێر نشین بێ کەواتە هیوایەک هەیە بە کورتی هیوایەک هەیە کە کێشەکان چارەسەر ئەم دەرفەتێکی گەورە لە بەردەم بەرپرسانی هەرێمی کوردستانە هاتوتە پێشەوە کە بریتێ لەم حکومەتە تازەی عراقی کە حکومەتێکە بەڕاست بەمانای کەلیمە حکومەتێکی تایفی نییە و ئێوێ یەک ریزی نیشتیمانی العراق دروستکە لە ڕێگەی لەسەر بنەمای دەستور و لەسەر بنەمای لەک تێگەیشتنی مؤسساتی لە لێبەینی هەرێمی کوردستان و عراق و ئامادەشە باش بە و باشیشی یاوە لەوەی زەختێکی زۆری سیاسی لەم حکومەتە بە تایبەتی سەرۆکوەزیرانەکە کرێت لە بەرامبەرەوەی هەرێمی کوردستان بێنە سەر ڕێگەی ڕاست و ئەو میحنەتەی کە ڕوبەڕووی هەر خەڵکی هەرێمی کوردستان بێتەوە کۆتایی پێ بێت زۆر سپاس کاکە سەرکەوت زۆر سپاس شەمسدین ئەندامی پەرلەمانی عێراق میوانی کورتکردنەکشت بوو چەند ساڵان پشتی دەرخستنا کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ژێ شنگالیین دەربەدەر و لێ کەمپێن هەرێما کوردستانی دەبێژن ئەو ناڤەگەڕن ji ber xerabiya ewlehiyê û nebûna xizmetên giştî li kempê Erbet xanimeka şingalî derdê xwe ji me re parve dike. مێمێ خدر ژنە پەنابەرێکی ئێزدیە لە شاری سلێمانی ئەو یەکێکە لە ڕزگاربووانی کۆمەڵکوژی ئێزدیەکانی شنگال لەلایەن داعشەوە ئێستا لە کەمپی ئاوارەکان لە پارێزگای سلێمانیدا ئەمێنێتەوە لەگەڵ ئەوەی قاچەکانی تووشی نەخۆشی بوون و ناتوانێت بە پێوە بوەستێت ڕۆژەکانی ژیانی لە نێو چادرێکی کەمپەکەدا لەگەڵ مێردەکەیدا بەسەر ئەبات ئەو بە حەسرەتەوە باس لە دیمەنی کۆمەڵکوژی ئێزدیەکان ئەکات کە خۆی چەندین کە سوکاری تێکدا لەدەستداوە ئەو پاکە ئینسانیەت هەوە خۆزیش خێرا خۆدێرە ئەس مردام ئەو ڕۆژ نەدیدمە جارە باوی خۆزیش مردام ئەو ڕۆژ من نەدیدمە گەرچی بەهۆی ئازاری قاچەکانیەوە ئەناڵێنێت کە دەیان جۆری جیاوازی دەرمانی پزیشکی بۆ بەکار ئەهێنێت بەڵام ئەوەی ئەیخاتە گریان دیمەنی کۆمەڵکوژیەکەیە کە دێتەوە خەیاڵی خدای وێ ڕۆژە ڕەش هەتا کلیزێت معتەر هەتا هەبوون کلیزێت معتەر دۆ گونها ئانی بوون چەند تاغ کردبوون ئەو کلیزێت معتەر سەر دەوێ زارێ خۆڤەت کردن هەتا میزێ زارێ خۆڤە قواری گۆما بەس ئەو زارۆ مەگۆن نەمرن خدای بێجا ئەم ڕۆژ سێ ڕۆژەمان ئەم دەرکەتن هەچێکە دبیکۆ ئاوی وی هەچێکە هەف چەند نانی دێزدا ئەتگۆ هەلۆ یامێل ڤر مرن یاتێ سەرجی کەوی یاتێ بمن یاتێ دەرکەوی لە ساڵی 2014 لەگەڵ پێشڕەویکردنی داعش بۆ شنگال نزیکەی 5,000 هاوڵاتی ئێزدی کوژران و هەزاران کچی ئێزدی کران بە کۆیلەی سێکسی و لە بازاڕەکانی دەوڵەتی ئیسلامیدا فرۆشران لە ئێستادا هەزاران لە ئێزیدیەکان لە کەمپی پەنابەراندا ئەژین لە عێراق و سووریا و وڵاتانی ڕۆژئاوا ئەمە چنە وڵاتی خوا چێ کە نەکەهرەب بێ نە ئاف بێ هەموو قەمبەلە بن هەموو ئەو بێ نەشغل بێ نە عمل بێ دشمە وڵاتی خۆش نۆچمەوەی دەرێت زێدی سەر بڕمە بێ دەری شغل نینە کار نینە عمل نینە کارەم نینە ئاف نینە خانی نینە شباکە نینە پەنجەرە نینە تشتێک نینە هەکە بۆ شنگال جۆنۆسای هەبێ و حمایەت دەوەری هەبێ وەڵا خەڵکی شنگال توانێ بەگەرێ جێواری خۆ ئێمەش خوازم وەڵا بەگەرن شنگال و شنگالەکە حمایەت دەوەری هەبێ هەتا توانبن بە ئامان بەعیشن ئێزدیەکان باز لەوە دەکەن بەهۆی ململانە سیاسیەکان و نەبوونی خزمەتگوزاری و بۆشایی ئەمنی لە ناوچەی شنگال ئەوان ئامادەنین بگەڕێنەوە زێدی خۆیان و داوای پارێزگاریکردنیەکی نێودەوڵەتی ئەکەن تاکو بتوانن لەسەر خاکی خۆیاندا بە ئارامی بەرداوی بە ژیان بدەنەوە دوای ئەو کۆمەڵکوژیی بەسەریان داهات
ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. ژمارەیەک خوێندکار لە عێراق و هەرێمی کوردستان لەلایەن پرۆگرامی تایبەتی ئێلب کە باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا و بێرووی فێرکردن و کاروبارەکانی کەڵتوری وەزارەتی دەرەوە یارمەتیدارەیە دەدریان بۆ خولێکی یەک بانگەی فێرکردن بۆ ئایندەی کۆمەلگاکانیان بانگهێشتی ئەمریکا کراون. دەرهێنەرێ بەرنامەمە بەرنامە کورد کۆنەکشن حەیدەرکەریم سێ جوانە میوانی دەنگی ئەمریکا کردن و جوانە پرسی کانە بەڕۆکی بەرنامەوان چ بوو؟ پرۆگرامی ئایلب پرۆگرامێکە کە بەواتە ئەکە خۆی ناوەکەی لە ئیراکی یانگ لیدرشپ ئەکسچێنج پرۆگرامەوە هاتووە کە پرۆگرامەکە پرۆگرامی ئاڵوگۆڕی گەنجی سەرکردەی عێراقیە بە کوردی بۆ ئاتاکە ئێوەیە کەم پرۆگرامە لە 2007ەوە دامەزراوە و پرۆگرامەکە لەلایەن بەشێک بووە لە ڕێکەوتنی استراتیژی نێوان عێراق و نەتەوەیەگرتوەکانی ئەمریکا و سپۆنسەرەکرێت لە لایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا و باڵوێزخانەی ئەمریکی لە بەغدا و پرۆگرامەکە جێبەجێکرێت لەلایەن ڕێکخراوی وۆرد لەرنینەوە. بڵێ کاک محەممەد بۆ ئەم بەرنمەیە چەند کەس هاتوون یاخود چەند کەس هەڵبژێر دراون و ئێوە لەسەر بنەمای چی هەڵبژێر دراون چۆن هەڵبژێر دراون؟ ئەو پرۆگرامە ساڵانە بە نزیکەی 100 قوتابی لە هەرێمی کوردستان و عێراق هەڵدەبژێرن لەسەر بنەماکانی ئەو خوێندکاران بە کۆمەڵێک فلتەردا تێپەڕ دەبن کە بزانن ئەو خوێندکارە توانای وی هەیە لە داهاتوودا بتوانێت گۆڕانکاریەک لە کۆمەلگاکەی بکاتن بتوانێت بێت بەسەر کردەیەک ئەوە بە کۆمەڵێک هەنگاودا تێدەپەڕێت پێشەوەی لە پرۆگرامەکە هەڵی بژێرن یەک لەوانە لەسەر نووسینە سەرەتا نووسینەکە چەند پرسیارێکی لێ دەکەن و دواتر بە نووسین جوابی بداتەوە و دوای ئەوە دەچێت بۆ هەنگاوی مقابلە بە چاوپێکەوتن دووبارە هەڵی دەسەنگێن بزان تا چەند تواناوی هەیە و خولیاوێ بتوانێت ببێت بە سەرکردەیەک و گۆڕانکاریێک لە کۆمەلگاکەی بکات و بەرەو پێشی بە لەم هەڵبژاردنەی کە ئێوە وابزانم نێزیکەی 93 کەس یا 92 کەس هاتوون ئەلبەتە عێراق بەگشتی لە عێراق بەگشتی و هاتوونە هەرێمی کوردستانی وابزانم 30 دانەی بەرکەوتووە ئایا ئەم هەڵبژاردنەش بواری ئاینی و با بڵین ڕەگەزی نێرومەی بەخۆ گرتووە یان نا؟ لەو پرۆگرامە تا هەوڵ دراوە باڵانس لە نێوان ڕەگەزینێر و مێی نەکراوە بۆی هەردووکیان بتوان لە بەشدار بن و کاریگەری خۆیان هەبێن بەڵام بۆ باگراوندی ئاینی ئەوەی کە زیاتر تەرکیزە سەکرابێ هەمووی لەسەر بە ئەو کەسە تا چەند خولیا هەیە بتوانێت دوو ڕۆژی تر کە گەڕاوە لە کۆمەلگاکە گۆڕانکاریەکی ئەرێنی بکاتن. ئەگەی ناوی تر بە پێی باگراوندی جیاوازی دینی هەڵنەبژێردراون بەڵام لە هەموو دینە جیاوازەکان بەشداربوویتیایە بە باگراوندی با بڵێن ئیسلام هەیەتیایەتی یەزیدی لە شنگارەوە و زۆر جیاوازتریایە و ئەوەش یەک لەوان نیشانداکە لە ناو کۆمەلگای هەرێمی کوردستان ناو ئەو کۆمەلگایانە تاک لە هەموو بەشەکان بە هەموو باگراوندێکی جیاوازەوە تاک هەیە کە دەتوانێت لە کۆمەلگای خۆی لە گۆڕانکاریەک جێبەجێ بکات کە بتوانێت هەمویان بەیەکەوە بێن و ئەو نمونێ پێکەوە ژیانە پیشان بداتن. ناسکە خان بە پێ قسە بێ کەوا بوو ئەوەی لایەنی کە کوردستانی هەرێم هاتوونە ئەوانی کە هاتوون لەوێ هاتوونە نیوەی با بڵێن ڕەگەزی مێ نیوەی ڕەگەزی نێرە خۆ دەزانی لە لای ئێمە تابووە کە یەکێک کچێک بە تەنیا بڕوا بۆ شوێنێک چۆنە ئایا لە هەرێمی کوردستان ئەو تا بۆ شکاندراوە چۆنە ئێستا ئێوە ئەو گەنجانی ئێوە ڕێگاتان پێدراوە لایەن کەس و کارەکانتانەوە بێن بۆ شوێنێکی وەکو ئەمریکا؟ ئێستا کە ئەمە لێرەینا نمونێکی ینی ڕاستە و خۆیە کە ئازادی هەیە لە کوردستان ئەو ستێریۆتایپەی غەڵەتە کە ینی کێچیان ئافرەت لە کوردستان زۆر شکێنرایە وایە هەیە بەس ئێستا تا ڕادەیە کەمتر بووە و کە ئەمە لێرەینا ئەوە نمونەیەکی زۆر باشە و ئەمە لێرە نوێنەرایەتی کوردستان دەکەین نوێنەرایەتی نەک بەس خۆمان هەموو ژنەکانی کوردستان دەکەین. ئەمێ باسیەوە بکەم بە پێی ئەو ژمارەنێک کە باس کرا ئێوە لە بینی خۆتان لە ماوەی کە لێرە بوونە
هەندێکتان لە باشووری عێراق هاتوون هەندێکتان ناوەڕاستی عێراق هاتوونەوە و لە هەرێمی کوردستان عێراقەوە هاتوونە ڕفتاری بینتە نێوانتانە چۆن بووە لە نێوان یەکترێت لەلایەن با بڵێن ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ و لە بواری ئاینیەوە چۆن بووە و وابزانم بۆش ئامانجی بەرنمەکەیە کە تێکەڵی هەبێ لە ناوتانە تاوکو ئێستا هیچ ناکۆکیە یا مشکلەیەک لە بینی خوێندکارەکانە نەبووە بەڵکو هەمومان پێمان خۆش بووە کە باسی کللتوری خۆمان بکەین لەگەڵ یەکە مناقەشە بکەین باسی ئەوە بکەین کە جیاوازیەکانمان چییە چۆن توانین بەسەرم جیاوازیانە زاڵ بین و ئەم جیاوازیانە وەکو هەلێک وەربگرین کە بتوانین بەیەکەوە زیاتر ئیش بکەین و عێراق بەرەو پێشتر بەرین و کوردستانیش بەرەو پێشتر بەرین لێرە ئێمە تیامانایە یەزیدیە تیامانایە مسلمانە تیامانایە مەسیحن ئەنجا نەک تەنها عێراقیەکان خۆیان بەجێ بەڵکو ئێمە لێرە کۆمەڵی تەلەبەی جیاوازی ئەمریکیشمان بینیوە و ناسیومانە لەو جامیعانەی کە دەرسمان وەرگرتووە لەسەر لیدرشپ بۆمان دەرکەوتووە کە ئەم جیاوازیانە وامان لێکا کە بەیەکەوە فکرەکانمان بگۆڕینەوە و بەو جیاوازیەوە جوانە بین و ئەوەیە کە وامان لێ ئەکا بەرەو پێشتر بچین و باشتر ببین بەو بەرچاوگرتنی ئەو بارەی کە لە هەرێمی کوردستانی عێراقەیە چۆن دەتوانی بە شێوەیەکی ئازادانە ئەم بەرنامەیە لەوێ پیادە بکەی لە کارەکانتە بۆ خەڵکی بکەی خەڵک بتوان سوودی لێوەرگرن یەک لەو پرۆژێکتانێکە من هەموو پرۆژان کە دەمەوێت ئیش لەسەر بکەم کە دوایەوەی گەڕامەوە ئەوەیە کە ئیش لەسەر بنیادنانی ئاشتی بکەم بنیادنانی ئاشتی تۆزێک باڵێن بینایەکی دوورە گۆڵێکی بڕک دوور و درێژە و ماندووبوونی زۆری دەوێتن لە بنیانانی ئاشتی تاکان فێریەوە دەبن کە بەهای فرادینی فراکلتوری و فرانەتەوەیی باش هەڵبسەنگێنن و لایەن ینی نرخی بگرن تا بەڕنامەی ئایندەمان هەرشاد و سەرفراز بن بەرنامە کورتکردنەوەی یابێتن لە ڕۆژە ئەینی وێ جارێکردی بگەینە هەفتوێ بەرنامەدا هاتاوی دەمی هەموو دەمان هەر شاد و بەختەوەر بن و سڵاو و ڕێزین هەموو کارمەندین بەرنامە کورتکردنەکشن ji بووە دیارینەوە خوداحافیز بمێنە خۆش و هەروە دەخێلەوە بەرنامەش لە مەڵپەڕی کوردی بڵاو دەبێتەوە بەڵێ دلیژایە بێ بە ئەفاف بەبین ئافکاری مەحەدەرکردن دەرهێنە لە بەرنامەی وێ بدرێژی لەسەر مەڵپەرەندەی ئەمریکا بێ بەڵاوکردن تو هەلبەتە و ئەف هەرسی خۆرت پتر بەحسی بەرنامە خۆکرینە لەبێرێن لە ئەمریکا وێ مەڵپەرەندەنگی ئەمریکادا ببینن خوداحافیز